هەواڵ هەڵ و پەنجەینی ئەندامی سەرکرداتی و بەرپێ مەلبەندی هەفتێ نەینەوە یەکەتی نیشتیمانی کوردستان دەگەل شاندێکی ji کادر و ئەندامی بەندی سەردانە هژمارەکە دەڤەر و گوندên سەربقەزا حەمدانیوێ و ناحیان نەمرود kirin. Divê seredanê de seredana kenîsa mar behnam û geriyanek di nava evê kenîsê de kirin ku ev kenîse betir ji 2 sal û nîve di nav destên teroristên Daeş da bûye û hemû şaristaniyetên mesîhiyan divê kenîsê de ji nav birîne û gelek zerer û ziyan gihandîniye. Ji laya xwe ve heval hel û penceyînî endamê serkirdatiya Yeketî Niştîmanî Kurdistan sebaret evê kenîsê gotî teroristên Daeş neptinê dijatiya mirovatiye kiriye belku dijatiya şaristaniyetê kiriye û bi hemû şiyanên xwe diviyan mêjeya mesîhiyan û êzidiyan û musilmanan jî ji nav bibin. بێگومان داعش تەنها سیاسەتی ئەوە نییە کە مرۆڤەکان بکوژێت سیاسەتی ئەوەیە کە حەزارەتیش لەناوبەرێت و تاریخ لەناوبەرێت ئێستا کە بینین چۆن کەنیسەکانی وێران کردووە بە تایبەتی گەڕاوە بۆ دیوارەکان ئەگەرێەوە تەسیوتان کرد بێت ئەو شوێنانەی کە تاریخن بە تایبەت لە ناویان بردووە وانەی کە حەزارەتی مەسیحێت دەرەخات لێرە و هەروەها چۆن ئاینەکانی کە چۆن لە ناو شار کە بیستمان نەبی نووس و هەموو مەزارەکانی کیان تەقانەوە بینیمان لە منتیقی زیدەکان هەموو مەزارەکانیان لە ناو بردن یعنی ئەوانیشێک لە ئەکانیان لە ناوبردننی حەزارەت و تاریخی میلەتانەوە لەنە و دژی هەموو پێشکەوتنێکن دژی هەموو حەزارەتێکن بەپێی ئەو ڕفتارانەی کە ئەیان بینین و بینیمانە. Ji laya xwe ve berpirsê hêza hevpeymanên Babilyon wesa behsa evê kenîseket ji alê mêje ve dîsan ji alê aynî ve bo mesîhiyan. المنتابة والأضرار اللي صارت بها. الدير تاريخها من القرن السادس الميلادي. يعود اف كنيسة دزفريد بريا چرخه 6 ميلادي بو سريانيين ارسوزيكس كو بناوي دير مار بهنام الشهيد دهتا ناصب. دكافتا نحيا الخزر و اف كنيسة يا ميجوية و دناوا اف كنيسة دا پرتوخانه هك هبو كو دزفري بري 1000 سالان و دما اف كنيسة كفتا ده دست تيرورستن داعش دا 14 راهبه د نافدا بون لدیو گوتناوان یان د آینه خو گورن یان جی د هنه کشتن یان جی د درکون وکو هون دبینن کو اف کنیسه همو نویسینو تشتن گریدای به اوه کنیسه جنا برینه و خراب گرینه و اوه چند دگهی کو دویان شارستان تا عراق جنا ببن جه خراب کرنا مزگفت و مزارگهن ازدی و مسیحیان جی دهتا زانی کو دگل هاتنا تیروستین داعش و عراقی بتایبت با موسولو شنگاری همو کارین گریدای aynı ازیان و مسیحیان جناو برینه.